سڵاوتان لێبێ بەڕێزان لەبەردەم یەکێک لە فەرمانگەکانم لە شاری سلێمانی دەمەوێت لەسەر پلەبەرکردنەوەی فەرمانبەران ڕای بەشێک لە فەرمانبەرانی ئەم فەرمانگەی وەرگرم بزانم هەریەکەیان دەبایە چەند جار پلەبەرکردنەوەی بۆ بکرایە لە ئەو قەیرانەدارایی کە دروست بوو قبوڵی کرد فەرمانبەران زۆربیان قبوڵیان کرد کە پلەبەرکردنەوەیان موچیان پاشەکەوت بکرێ لێ بڕێ ئێستر قەیرانی دارایی نەماوە تا چەند بە حەقی خۆی و بە مافی خۆیان نەزان پلەبەرکردنەوەیان دەست پێ بکات من لەگەڵەوانە قسەکەم ئێوەش بینەری قسەکانیان من فەرموو جەناب دۆکو فەرمانبەرێک لەسەر پلەبەرزکردنەوەی فەرمانبەران چێڵێ وڵا پلەبەرزکردنەوەی فەرمانبەران مافێکی شەرعی هەموو فەرمانبەرێکە کە بەپێی ئەو خزمەتەی کە هەیەی بەپێی یاسا و ڕێنمایەکان پلەبەرزکردنەوەی بۆ بکرێت. باش کاکسامان ئێستا ئەو کۆزانین لە ساڵی 2014 بۆنی قەیرانی داراییەوە پلەبەرزکردنەوە ڕاگیراوە بەڵام هەست ناکە ئێستا جیاوازیەکرێت لە نێوان وەزارەتەکانە هەندێک وەزارەت پلەبەرزکردنەوەی بۆ کرێت و هەندێکی تر نەخێر هەر بۆکو خۆی ماوەتەوە ئەڵێن قەیرانی دارایی ئایا قەیرانی دارایی تەنها بۆ هەندێک وەزارەت ینی ئەسە پێنرێ خودت بۆ هەموو وەزارەتەکانە بەیەکسان بەپێی ئەم ڕۆژە بێ قەیرانی دارایی نەماوە بە هیچ شێوەیە بەڕاستی کە ئێستا سەیرێکی وەزعی بازارەکەیت و سەیرێکی وەزعی ئابووری کوردستانەکەیت و کە بە چ شێوەیە گەشەی کردووە بەڕاستی لەم ڕۆژەیە هیچ قەیرانێک بوونی نییە بڵێ ئەو قەیرانە هەیە حەقە هەموو وەزارەتێک یعنی بۆ نمونە مافێک بی بە وەزارەتی حەقە هەموو وەزارەتەکان مافن بە فەرمانبەرەکانی خۆیان یعنی تۆ بتەوێ نەتەوێ هەست بە هینێکەکەی جیاوازیەکەکەی بۆ نمونە نەک لە هەرێمی کوردستانە هەرێمی کوردستان لەگەڵ حکومەتی فیدرالی عێراقە هەستەکەی یعنی ئەو حەق و مافەی لەوێ ئەدرێ نادرێ بە فەرمانبەران. جەناب دۆکو فەرمانبەرێک لەسەر پلەبەرزکردنەوە و دەستپێکردنەوەی پلەبەرزکردنەوە بۆ فەرمانبەران چێڵێ پلەبەرزکردنەوەی فەرمانبەران بە حکمی کارەکەی ئەمە قانون بۆی داناوین حەقیقی شەرعی فەرمانبەران خۆیەتی ساڵانە یا 4 ساڵ جارێک پلەبەرزکردنەوەی فەرمانبەران هەر هەبوو بەڵام بە حکمی قەیرانی داراییەوە لە 2014 وەساڵ بە حکمی ئەوی کە ئێستا نرخینەوە هەمومان ئاگادارین بە ڕێژێکی باش بەرز بۆتەوانە باز و دەرا نزیکەی $100 ینی وردەچیت پلنەوەی بەرز بۆتەوانێ زەڕی بۆ داهاتی حکومەت بە شێوەیەکی بەرچاو زیایی کردووە پێویستەکە لەو فەرمانبەریش مافێکی شەرعی خۆیەتی من کە لە کارەکەی خۆمان خزمەتەکەم و بەردەوام لە خزمەتەکەم من کە خزمەت بە تۆکەم ئەو وەرگەی لەسەر شانی من جێبەجێیەکەم حکومەتیش ئەو وەرگەی کە لەسەر شانیی مەجبورە جێبەجێیکە ئەو ساڵی کە با بڵین پلەبەرزکردنەوە ڕاگیرا و وتیان قەیرانی دارایی و فعلا قەیرانی دارایی هاتە پێشەوە فەرمانبەران زۆربیان قبوڵیان کرد بەڵام ئێستای تر وردە خەریکە قەیرانی دارایی بەرەو نەمانەچێ ینی هەستەکەی جیاوازی جەکرێت لە نێوان وەزارەتەکان هەندێک وەزارەت تر پلەبەرزکردنەوەی هەیە هەندێکی ئەو کرد ئەم جیاوازیە بۆ لە نێوان وەزارەتەکان زۆر ڕاستە ئەو دقی کە ڕاگیرا ئێمە هەماوتان یاڵڵا قەیرانی داراییە و لەگە حکومەتیان و حکومەتی کوردیە و کێشەمان نییە و وایە و شانمان نایەبەری و قوڵمان کرد بەڕاستی باجەکەشیمانە هەموو تاچێکی ئەم وڵاتە باجی ئەو قەیرانی داراییە بەڵام ئێستا کە تۆ وەزعەت باش بووە و داهات زیایی کردوونە بە هەمەی وەکو چەند وەزارێک دەری خۆ دەڵی بەڵێ چەند وەزارەتێک هەیەی ئەوان شەقی خۆیان هەیەیان بیانی ئەوە ناڵێ وڵا بۆچی ئەوان هەیەیان بێ و ئێمە نەبانی ئەوان ببڕێ ئەوان غەسب بەدەستێنێ ئەوان هەیەیان بێ کە حەقی شەرعی خۆیانە ئەو بە ئەو مافە شەرعی ئەو حەقە شەرعیش بۆ فەرمانبەرانی ئاسایی و مەدەنی بگەڕێتوانە کە حەقیقی خۆمان ێزانی واللهی لە 2003 من مۆزەفم تا ئێستا لە نزیکەی 19 ساڵە من مۆزەفم لە ساڵی 2014 پلەبەرزکردنەوە ڕاگیراوە جەناب لەسەر ئەوەی کە ئێستا پلەبەرزکردنەوەتان ڕاگیراوە چیە؟ واللهی ناخۆشە زۆر وەزارەت هەیە وەری ئەگرن و ئێمەش یعنی بێبەشین لەوانە ئێمەش حەزەکەم وەکو ئەم وەزارەتانی تر هەمان بێت پلەبەرزکردنەوە جیاوازیکردن لە وەزارەتێک بۆ وەزارەتێکی تر جۆرێک لە زوڵم نیە لە فەرمانبەرانی مەدەنی و زۆر زوڵمە یعنی حەقە هەمووی وەکو یەک وەریگرن اینجا بەنسبەت ئەوە من وا دوو پلەبەرزکردنەوەی شمە هێشتا بۆم نەکراوە دووجار مافی خۆت بەڵێ دووجار مافی خۆمەوە داوامەکەش ئەوتانە فول بۆتەوە چیڵێ لەسەر پلەبەرزکردنەوەی فەرمانبەران کە جاری کە دەست پێ لە ڕاستیە ئێمە وەک فەرمانبەران دووجار زوڵمان لێکراوە زوڵمێکیان ئەوەیە بەڕاستی تا ئێستا پارەیەکی زۆرمان پاشەکەوت کراوە ئەو پارەیانمان بۆ نەگەڕاوەتەوە بەشێکیشی هەر بڕاوە بەڵێ بەشێکیشی هەر بڕاوە بەشێکی تریشی ئەوەیە کە ئێمە پلەبەرزکردنەوەکانمان تا ئێستا وەسا و هیچ چۆن لە هیچمان بۆ نەکراوە ئێستا بەڕاستی ئێمە
ماوەیەکی زۆرە ئیتر لە تااقەتمانە نەماوە بەڕاستی ئێمە هیچ لە جدێتی خۆمان کەم نەکردوەوە لە داوامی خۆمان کەم نەکردوەوە بەڵام بەداخەوە تا ئێستا هیچ پلەبەرزکردنەوە ئەو شتانەمان بۆ نەکرا و داواکەین بە زودیتەکان حکومەت ئەو کێشەیە چارەسەر بکات. جەناب چەند ساڵە خەریکی خزمەت کرد؟ من لە هەشتا و دۆ تاعین بووم هەتا ئێستا من خۆم دەمێکە پلە مۆستاوە بەڵام ئەی هاوڕێکان فەرقیانەی لەگەڵ خۆم بەڕاستی ئەمە زوڵمێکی زۆر زۆرە خۆی ئەمە هاتوواڵێن زوڵم لە ئەستوراییاتڕە بەس ئەمە نازانمیتر ئەمە ئەم ئەستورای تاکەی تاکەم زوڵمە جگە لە پلەبەرزکردنەوە کۆزانین پارەی فەرمانبەران بەشێکی زۆری پاشەکەوت کرا بەشێکیشی بڕاوە ینی فەرمانبەر 2014 و 15 کەوتیان قەیناندارێت تەحملی ئەوەی کرد کە پلەبەرزکردنەوەیشی بۆستێ و پاشەکەوت بکرێ و لە موچەکەشی ببڕێ بەڵام ئێستا درێژەدان بەمە و ئێستا و قەیرانیدارایی بەرەو نەمانە ڕوان نرخی نەوت بەرز بۆتەوە داهات بەرەو زیادمونەچێت ئەم زوڵمە ینی بەردەوامی پێ نادرێت ئەگەر بەم شێوازە بڕۆن. والله ئەوە کەوتۆتە ینی بەڕەئی من هەمووی خەڵک هەستێ يعني برأي من همي خلق هستي يعني انتفاضي سرتاسري بكري لهمي زور باشترا چونك ام الظلمكي زور يعني غديكي زور لا فرمان براني يكري براستي جناب دوكو فرمان بريك چي الله لسر حقيقي خومانا براستي اما هر دوام ما كردو هر ببي معاش وبي هر هاتين دوامي خومان كردو بباز بەپێ هاتچۆمان کردو هەر هاتووی باش ئێستا جۆرێک لە قەیرانی دارێ بەرەو نەمانەچێت داهات زیادی گرو نرخی نەوت بەرەو بەرزبوونەوە چێت ئەگەر بەم شێوازە بڕات ئەمە جۆرەی لە زوڵمیە لە فەرمانبەران زوڵمێکی زۆر گەورەشە لێمانەکەن بەڕاستی زوڵمێکی زۆر گەورەیە بۆچی بۆمان ناکرد بۆ جیاوازی ئەکرێ ینی ئێستا ئەگەر دیخەت بدەین فەرمانبەران لە 2014 بۆ 15ەوە پارەیان لی پاشەکەوت کراوە لیان بڕاوە هەندێک موچەیان زۆر جار دوا کەوتووە قبولی ئەمانەیان کردو ئێستا ئیتر نابێ ینی جۆرە لە جۆرەکان ئەم زوڵمە درێژە پێ نەدرێت و کۆتایی پێبێنێت فەرمانبەران وەکو ئێوە ئەو خزمەتانیان بەحسێ بکرێتەوە ئەو تەرفیع و پلەبەرزکردنەوەیان بۆ بکرێتەوە وەکو پێم وتیەوە مافی هەموو فەرمانبەرێکە پلەی بۆ بەرزکرێتەوە خزمەتەکانیشی بۆ حساب بکرێت. باشە تۆ چەند پلەبەرزکردنەوە ئەوایە بۆ بکرێت ئێستا نەکراوە؟ من معاشم وەستاوە. هاوڕێکانت لەسەر ئەم بابەتە ئەوان هەمویان چەند تەرفیعیانە بۆ بکرێەوە تا ئێستا بۆیان تەرفیعەکانیان زۆرە بەڵێ پلیان زۆرە تەرفیعیان زۆرە لە ساڵی 2013 بۆیان نەکراوە. ئەمە جۆرە لە زوڵم نییە ئەگەر درێژە بەم حاڵەتە بدرێت و فەرمانبەر پلەی بەرزکردنەوەکەین بۆ نەکرێت پێیسە فەرمانبەران هەموو یەک ڕەیان هەبێت داوا بکەن داوای مافی خۆیان بکەن. جەنابەت چەند ساڵە خزمەتەکەی لە وەزارەت؟ من لە وەزارەتی شارۆچکە تقریبا ئێستا بۆ 20 ساڵ بۆ سەرەوە دەچێت. تەمەن درێژ بیشەڵا نزیکە 20 ساڵە خزمەتەکەی بەڵام لە 2014 بۆ 15 بۆنی قەیرانی دارایی و پلەبەرزکردنەوەی فەرمانبەران ڕاگیرە. ئێستا جۆرێک داهات زیادی کردو قەیرانی دارایی بەرەو کەمبوونەوە چێت چی ئەڵێ لەسەر دەستپێکردنەوەی پلەبەرزکردنەوە کە بۆ فەرمانبەران لە ڕاستیە مەسەلەی پلەبەرزکردنەوە مافێکی شەرعی خۆمانە بەپێی هەموو سیستەمێکی ئیداری لە وڵاتی ئێمە و لە وڵاتانی ترا ئەوەی کە ناوی پلەبەرزکردنەوەیە بێن نەوەستێت. بەڵام ئێمە ئەو بابەتانەمان لە ڕۆژگارە سەختەکانە کە لە شەڕی داعش و قەیرانی داراییە ئێمەش خۆمان کردە بەشێک لە مقاومەتی میلەتەکەمان و وەک فەرمانبەرێکی دڵسۆز چ خۆم و چ هاوکارەکانم لە هەموو وەزارەتەکان ئێمە زەمانێکی زۆر خۆمان ڕاگرت لەو بارەیە. بەڵام لە ئێستادا ئەوەی کە ئەیبینین لە بواری اقتصادی حکوومەتی هەرێمی کوردستان مەسەلەی بەرزبوونەوەی نەوت مەسەلەی باج و دەرامەت هەموو بارەکانی تر مەسەلەی وەستانی شەڕی داعش و ئارامیەکی سەقامگیری گەڕانەوەی بۆ کوردستان ئەمانە هەمووی بەرجەستن و دیارن. ئێمەش لەم کاتەیە بەڕاستی بە حەقی خۆمان ێزانین. ئێستاوە هەرێکێک لێمە دوو پلە و دوو بەرزکردنەوەی بەڕاستی هەیە کە بۆی بکرێ. وەمە لە ئێستاە بە مافی خۆمان ێزانین و داوا ئەکەینی تر بەڕاستی وەکو زوڵمێک وایە لە ئێستاە ئەگەرچی ئەو کاتەشەر مافی خۆمان بوو بەڵام ئێمە شان بەشانی خەڵکانێک کە خوێنیان ڕژ بۆ میلەتە ئێمەش توانیمان گیرفانی خۆمان بەتاڵکەین و بگرە بڵێن سکی خۆمان هەڵگوشین بە مقابلی ئەو کەسانی کە لە سەنگەرەکانان و بوونەتە پێشمەرگە بۆ خزمەتی گەل وڵات بەڵام لە ئێستاە تکا ئەکەینێتە بە ئەم زوڵم و ئەم دادێ بەس بێت. سەبارەت بەوەی کە وەستاوە هیوادارم کە بکرێتەوە
ینی ئەم بابەتە ئەم پرۆسەیە بەردەوام بێ لەبەرەوەی وەکو ئاگادارن پرۆسی چاکسازی بەحساب کە ئێستا لە پرۆسیان بۆی ئەم بابەتە تاوتوێ بکرێ و فەرمانبەران مافی خۆیان پێ بدرێ ئێمە زۆر داتا و زانیاریمان بە وەزارەتەکەی خۆمان ناردووە بۆی کاری لەبەرزکردنەوەکان یاخود بۆی چاکسازی ئەم چاکسازی کە هەیە بەرزکردنەوەی پلی فەرمانبەرانی شتیا جێگیر بکرێت جەنابەت کە بەڕێوەبەری ئەم دایرەی فەرمانبەرەکان کاردانەوەیان زۆرتر لەگەڵ توا هەیە ئەم فەرق و جیاوازی کە دەبینی ئێستا هەندێک لە وەزارەتەکان پلە بەرزکردنەوەیان هەیە هەندێکیان نیە تا چەند هەست بە ئەو جۆرێک لە ناومێدیەکە یا جۆرێک لە کاردانەوەی فەرمانبەرەکان دەکەی کە ئەوانی ژۆک و هاقی خۆیان هەر یەکیان ئەبێ دووجار پلە بەرزکردنەوەی بۆ بکراوە یعنی بکرایە چی شتێکت بینیوان چۆن لەگەڵ فەرمانبەرەکان تا قسەت کردووەیت چیان تۆ لەسەرم بابێت بتەوێنێت لە هەر شوێنەکە جیازی بکرێت کێشە دروستە بێت یاخود زۆزایشی لەسەر دروستە بێت بێگومان ئەمانیش ناڕاحەتن کە ئەگەر لە شوێنێک پلە بەرزکردنەوە کرابێت لای ئێمە وەستا و کارەکە نەگەشتۆتەوەی کە بۆیان بەرز بکرێت یاخود مافی خۆیان پێ بدرێت بێگومان کێشە و گرفت دروستەکان نەک هەر لە وەزارەتی شارەوانی بۆ هەموو وەزارەتەکان تەنانەت ئەگەر ئێمە فەرقی بینی موظفێک موظفێکی تر بکەین بەڕاستی گلیەمانێتە سەر و ئەمە شەرگلیەکە کە ڕوبەڕوومانە بێت و ناتوانانی هیچ وەڵامیشیان پێ بین لەبەرەوەی ئەم بابەتە پەیوەندی بە ئەنجومەنی باڵا ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستانەوە هەیە ئەبێ بەڕاست ئەوان ئەم پرۆسەی ئینشەڵا خێراتر بکەن و هیوادارین بکرێتە بواری جێبەجێکردنەوە لە 2014 بە 15 قەیرانی دارایی و شەڕی داعش دروست بوو فەرمانبەران زۆربیان قبوڵێوان کرد کە موچیان پاشەکەوت بکرێت تەرفیعیان بوەستێت لە بەرزکردنەوە بەستم ئێستا قەیرانی دارایی بەرەکە بوونەوە چی ئەڵێن لەسەر لە بەرزکردنەوە کە دەست پێ بکاتەوە جاری وڵی داواکەین بۆمان بکرێت لەبەرەوەی حەقی خۆمانە ئێمە چەند ساڵە ئێستا لە بەرزکردنەوەکانمان وەستاوە ئەگەر نەوەستای ئێمە هەمومان ئەگەر 50,000 زیاد بکرێ چەند ساڵە بڵین 5 ساڵە 5 دوانزەی ئەو نەمان فەوتاوە دوانزەی 50,000 50,000مان فەوتاوە هەست ناکە جۆرێک لە زوڵمە لە فەرمانبەرانی بێگومان ئەوە زوڵمە نەک لێ من لە چەنەها هەیە 2-3 جار ئێستا سەرەیەتی یان بۆی نەکراوە یان زیاتر هینی ئەکا شتیکەی ئەوەستێت هەر ئەوە نییە ئێستا ئەبینی هەندێک لە وەزارەتەکان پلە بەرزکردنەوەیان هەیە بەڵام بۆ جیاوازیەکرێت نێوان وەزارەتەکانی وەکویەوە کە بە بەردەوامی خزمەتەکەن و بەرکەوتی ڕاستە خۆشتان لەگەڵ هاوڵاتیان بۆ جیاوازەکەی ئەوە ئەکەوێتەوە سەرسەرەوە بکات حکومەتەکان بەڵێ ئەگینە وەکو بڕێوچوونی کارەکانمان و وەکو ئیش و کار و دەوامکردنمان هیچ جیاوازیەکمانێ ئێمە ژۆکو ئەوان دەوامەکەین هینمان هەیە بڵێن تەناوبمان هەیە نە هیچمان هەیە بڵێن وڵا بێجگەلەوە هیچ شتێکی کەشمان بۆ ناکرێت لە 2014 بۆ 15 ئەبایە چەند جار پلە بەرزکردنەوەت بۆ بکرێت خۆم شخصی دوو پلە بەرزکردنەوەم فەوتاوە باشە ئێستا کە قەیرانی دارایی بەرەو نەمانە چێ نرخی نەوت و داهات بەرەو بەرزبوونەوە چێت چی ئەڵێن لەسەرەوەی کە جارێکتر ئەم مافەتان بۆ بگەڕێت خۆی پێشەکی قەیران ئەسڵەن قەیران هەر وجودی نەبووە ئێستا ئیتر بووە بە هەر حاڵێ بێ و هەرچینە بێ تێمان ئەگەین کە قەیرانە باشە ڕازین بەڵام ئێستا بە هیچ شێوەیەک قەیران نییە باز لەوە کرێت کە قەیرانی دارایی هۆکار بۆ ئەمە بەڵام ئایا بەڕاستی قەیرانی دارایی ئێستا بەو شێوازەماوە کە لە ساڵی 2014 بوو 2014 کە ئەم حاڵەتانە با بڵێن پلە بەرزکردنەوە ڕاگیرا فەرمانبەران زۆربیان قبوڵیان کرد بەڵام دوای هەر ساڵ هێشتا ینی بەڕەوای نابێنرێ هەست ناکە ئێمە جۆرێک لە زوڵمە ئەگەر بەردەوامی پێ بدرێت بە تاکیدی خۆی زوڵمێکە یعنی ئێستا سەیری کە لە 2014 تا ئێستا ئەگەر کۆیکەیتەوە هەموو فەرمانبەرێ بەلایەنێکەوە نزیکەی 40 موچێ فۆتاوە یعنی پاشەکەوت کراوە بڕێکی بڕاوە منەڵم فۆتاوە پاشەکەوت بوونی نییە پاشەکەوت ئەگەر پاشەکەوت بوونی هەبێ ڕۆژێ ڕۆژان بەتەمانی دووەری بگریتەوە تاکید بە تاکیدی لە ڕۆژێ ڕۆژان ئەوە بن خۆم شخصی بەتەمان 1 دیناری نیم بەتەمان 1 دیناری نیم وەکو ئەوەش کراوە لەلایەنی لایەکی کەشەوە زوڵمێکەیە قەیچێک با پلە بەرزکردنەوە هەبێ بۆ هەموو فەرمانبەرێ هەمووی حەقی خۆیەتی ڕۆژ بە ڕۆژ نییە فەرمانبەر دەچێتە تەمەنێکەوە من لەگەڵ ئەوە شانیم هات تەنها بڵم
دیفاعکەم لە مافی فەرمانبەران ئێستا ئەوەی وەکو من وەکو زانیاری وەرم گرتووە لە حکومەتی عراقی فیدراڵە سەیرەکەی خانە نشینان بەڕاستیەوە توێژەکەن سەرڕای هەموو شتێ حەقە نییە بە هەموو شێوەیە ئێمە نییە خزمەتیانکەین ئەبوایە وەکو حکومەتی فیدرالی عێراق خانە نیشانە پێش فەرمانبەران موچیان وەرگرتایە وەکو دڵسۆزیە وەکو وەفایە وەکو خزمەتێکی ئەم وڵاتیان کردووە کە ئێمە ئەگەر لە ژیانمانە شتێکمان کردبێ ئەوان دوو ئەوەنە و دا ئەوەنەی ئێمەیان کردووە بۆ دڵسۆزیە و شارە ئەمەنی خۆیان لە خزمەتی وڵاتەکەدا تاکید بە نەک هەیە ژیانی خۆشی سپاردەوە بەم وڵاتە یعنی حەقی ئەوەیە ئەو خانە نیشێنانە نیە پێش فەرمانبەر تاکید پێش فەرمانبەر موچە وەرگرن ئەوەی کە لە ئێستاە بینین ئەو وەزارەتانی کە لە بەرزکردنەوەیان هەیە لەگەڵ وەزارەتانی کە بۆ نمونە مەدەنین وەکو شارەوانی بە بابڵین وەکو وەزارەتی داد وەکو وەزارەتی پەروەردە ئایا بەڕاستی ئەمانیش خزمەت ناکەن بە وڵات کاتێک کە ئەبینین وەزارەتێکەتی وەزارەتێکی ترنیەتی ئەمە پێی قانونی خزمەتی عێراقیش دانراوە ئەگەر حکومەت بەڕاستی سەروەری یاسای لا قبوڵە چۆن ڕێگە نادا لە بەرزکردنەوە جارێکی تر دەست پێ بکات واللهی ئەگەر بێتە سەر مەسەلەی خزمەت هەر خۆتان وەکو کەناڵەکەدان یاکوتینە ئەتوان ڕێپۆتاژێک بزان ئایا موظفی مەدەنی خزمەتەکە یان نا ئەمە بەرکەوتنی ڕاستە خۆمان لەگەڵ هاوڵاتیان هەیە یعنی هەندێک وەزارەت ئەو بەرکەوتنی بەڵام ئێمە وەکو وەزاری شارەی زیاتر بەرکەوتن لەگەڵ هاوڵاتیانە هەیە کەواتە ئەگەر خزمەت ناکەم بۆ داوامەکەم بەڵام ئەگەر نادەم دانیشم لێرە و خزمەتی هاوڵاتیانەکەم ئەوەش حەقێکی خۆمە قانون پێیەوەم یاسا پێیەوە داوای شتێکی بێ قانونی ناکەم ئەگە بکێ و پلێ بەسکردنەوە بە من کە بە حەقی شەرعی خۆمانیدانە بەم حاڵەتە هەز ناکەی زۆرێک لە زوڵمە لە فەرمانبەری مەدەنیەک بەتەئکید من ئەگەر فلسێکی جیفانی تۆ دەربێن بە زوڵمی دایەوە جا من ئەوە وەکوە لە موچە و داهاتی خۆم گیرای بێتوانێ من بە حەقی خۆمیدان لە بەری ساڵانە بۆی داناوم قانونەکە بۆی داناوم کە من 4 ساڵ جارێ پلە بەسکرد من تا ئێستا لە 2004 تقریبا 2 تەرفعین فوتاوە دوودانە تەرفعین فوتاوە ئێمە وەکو داراییەن زەری لە من ناوە و حەقی خۆشمە بەڕاستی بەرکەوتەی ڕاستە خۆتان لەگەڵ هاوڵاتیە هەیە ئەمە بەڕاستی خزمەتیشە ئایا هەز ناکەی جیاوازیە جۆرێ لە زوڵمکردن لە فەرمانبەری مەدەنی وەکو ئێوە کە بە خزمەت نازانێت یا بۆ جۆرێ لە جیاوازیکردن نەکرێت کە وەزارەتێک لە بەرزکردنەوەی دەستی پێکردوەوە بەڵام بۆ مەدەنیەکان هێشتا موافقەتی بنەکەەوە بەڵێ جیاوازیەکەی ئەوە یعنی ئێمەش یعنی مافی ئەوانەمان هەیە وەکو ئەوان هەمان بێت و هینمان بۆ بکرێت لە بەرزکردنەوەکانمان بۆ بکرن بەڕۆڵە جیاوازیە زۆر هەیە لە حکومەتی ئێمەیە ئەو کاتی کە لە بەرزکردنەوە ڕاگیرە ساڵی 2014 بۆ بۆنی قێرانی دارایی بوو بەڵام ئێستا جۆرێک خەریکە نرخینە و زیاتر بەرزەبێتەوە قەریان دارایی زۆر کەم بۆتەوە مافی سەرەتایی فەرمانبەرەکە ئەمە دەست پێ بکاتەوە ئێوە چ داوایەکتان هەیە کە بتوانرێت بۆ ئێوە جۆکو فەرمانبەرانی مەدەنی ئەو لە بەرزکردنەوەی جارێکی تر موافقەتی بۆ کرێ و دەست پێ وڵای ئێمە حەزەکەن دیسان بۆمان بکرێتەوە کورێ نەوت مەقسەد ئەگەر ئەوە بێ ئەوە کێشەی نەوتە کێشەی غازە کێشەی هەموو شتێکە اینجا بەنسبەت ئەو لە بەرزکردنەوە یعنی ئێمە هیوادارین بۆمان بکرێ و کە ئەو ئینانەی تریش ئێستا ئەبینیم بەسێک لە وەزارەتەکانیان هەندێک وەزارەت لە بەرزکردنەوەی بۆ ئەکرێت بەڵام ئەوەی کە وەزارەتە مەدەنیەکانی وەکو ئێوە وەکو با بڵین وەزارەتی پەروەردە وەکو وەزارەتی داد و وەزارەتە مەدەنیەکان بەگشتی ئایا ئەم جیاوازیکردنە جۆرێک لە زوڵم نیە لە وەزارەتە مەدەنیەکان بە تایبەت بووە وەزارەتی ناوخۆ ئەو وەزارەتانەی کە حکومەت زۆر تەرکیزی لەسەریەتی و ئیشوکارەکانی بە پلەی یەکەم با بڵێن بەوانە زۆر تەرکیزی لەسەر ئەوانە کار ئاسانی و هەتا لە معاش پێشخستنیشە ئەیانکە ئەو وەزارەتانی بەڕاستی کە زۆر حکومەت تەرکیزی لەسەر نیە بەداخەوە لەگەڵ ئەو شاشارەوانی یەکێکە لەو وەزارەتانی کە زۆرترین داهات بۆ حکومەت دابینەکە بەڵام بەداخەوە سێرەکەی حکومەت ئیهمالی کردووە بەرکەوتێکی لەگەڵ هاوڵاتیان بە تاکید ئێمە زۆرترین ماندووبوون و بەرکەوتەمان لەگەڵ هاوڵاتیانە هەیە ئێمە ئاگامان لە معاناتی هاوڵاتیانی شێ بەڕاستی ئێمەش خۆمان زۆر جار یعنی لە ضرورێت تا لە زۆربەی کاتە سەختەکانیش ئێمە بەردەوام بووین لە ئیشوکارەکانی خۆمان ئیشوکاری خۆمان بەردەوام بووین درێژەتان بە ئەم وەستانی ئەم پلە بەرزکردنەوەیە ئەمە جۆرێک لە زوڵم نییە لە فەرمانبەری مەدەنی بە دڵنیایی خۆ ئەمە حەقێکی شەرعی با بڵێن حەقێکی یاسایی فەرمانبەرانە کە ئێستا نادر خزمەتی عێراقی ئەمە مافیا یاسا بەداخەوە ئێمە زۆر جار لە زۆربەی شتەکانە هەتا لە کاتی تەقاعودیشە ئێمە وەکو پێویست ئەو حەقانی کە هەمانە بۆمان ناگەڕێتەوە هەندێک لە وەزارەتەکان پلە بەرزکردنەوەی هەر بۆ هەیە یعنی بەردەوامە
بەس بۆ جیاوازیەکرێت نێوان وەزارەتێک بۆ وەزارەتێکی دیکە ئایا بەڕاستی ئەمانەی ئێوە بە خزمەت نازانن یان جوانێت لە جۆرەکان بە هاوڵاتی وڵاتی نازانن کە مافی ئەمان نادرێ و دوو جیاوازیەکرێت لەگەڵ وەزارەتێکی دیکە وڵای ئەو کەوتۆتە سەر ئەو وەزارەتە خۆی ئیتا ئەو فەرق و فروقە ئەکرێت زۆر و غەدر ئەکرێت لە فەرمانبەران داواکارێکت هەیە بانی لە لایەنی پەیوەندیدا ئەوەیە فەرق نەکرێ ئەمانەی چونکەمە مۆزەفی کۆنن هەمی ئەم مۆزەفانە وەکو خۆ بە خەژوان یعنی بە جددی وەکو خۆ بە خەژوان دەبیانی ماڵە مناڵ بەجێ هەمی مناڵی وردی مناڵی حەزانەیە مناڵی وردی هەیە هەمیە داوام ماڵ مناڵ بەجێڵەیە بۆ داوام بەشێکی زۆر لە تەمەنی خۆیان دانیاوە لە خزمەتی وڵاتی زۆر ماڵ مناڵ بەجێن بەسەرما بە گەرما هەمووی هیواهەیە یعنی قوتی نییە سێ ئەو وەزع حاڵە لەم بێنەوتیا لە بێ وەزعە وڵای زوڵم و غەتێکی زۆرە لە فەرمانبەرانەکرێ بەڕاستی هەندێک وەزارەتە بینین لە بەرزکردنەوەی هەر بەردەوام بەڵام بۆ جیاوازیەکرێن نێوان وەزارەت مەدەنیەکانی وکویەوە کە خزمەتەکەن لەگەڵ وەزارەتەکانی وڵای ئێمە بەڕاستی پارەی چاکیش پێیاکە دایری ئێمە وڵا حەقێکی خۆمانە بەڕاستی حەقا داهاتیشی بۆ حکومەتەوە و خزمەتیەوە بەڵێ ئەروەڵا وڵا حەقی خۆمان ئەگەر بۆ مام بکەن ئێوە جەناب چەند ئاین پلە بەرزکردنەوە ڕاگیراوە ئەگەر دوو پلە بەرزکردنەوەم ڕاگیراوە دوو دانێ بەڵێ باش ئەگەر بەم شێوازە بەردەوام بێ ئەمە جۆرێک چۆنەڵی بێئومێدکردنی فەرمانبەر نییە بلەوەی کە ئەو خزمەتەیەکا بە وڵاتە لێ سار بێتەوە بەرەوەڵا بێئومێدکردنێکی زۆریشە حەقە بۆ مام بکەن بەڕاستی حەقە خەڵک هەمووی هەستێ بەڕاستی باش لە 2014 کە قەینانی دارایی و ئەوە دەست پێ کرد فەرمانبەران زۆربیان قبوڵی ئەوەیان کرد بەڵام ئێستا قەینانی دارایی نەماوە هەست ناکە ئێمەی تر نابێ بەردەوام بێ وەکو وەزارەتانەی کە لە بەرزکردنەوە هەیە بۆ ئەمانش دەست پێ بکاتەوە بەرەوەڵا حەقی خۆمانە حەقی خەڵک قبوڵی نەکا بەڕاستی بەشکم بۆ مام بکەن ئێستا بینی هەندێک لە وەزارەتەکان پلە بەرزکردنەوەیان بۆ هەیە ئەوش حەق و مافی خۆیانە بەڵام جیاوازیکردن لە نێوان وەزارەتێک بۆ وەزارەتێکی تر هەندێکی مەدەنیەکانی وەکویەوە جۆرەی لە زوڵم نییە ئەگەر بەردەوام بدرێت بەم حاڵەتە و ڕابگیرێت بەداخەوە ئەو جیاوازیە بەڕاستی یعنی شتێکی زۆر ناخۆشە ئێمە هەموو کوردین هەموو هاونیشتیمانین و هەمومان فەرمانبەرین ئەگەر بێت و تۆ قانونی خدمەی بەدەنی بخوێنیتەوە ڕئیسی وزەرا هەتا ئەگاتە ئەوەی کە شادێکی سەرەتایی هەیە فەرمانبەرە یعنی ئێمە جیاوازێکە پۆلێنکردنی خەڵک یەکێکتر لە نەعەدالەتی جیاوازی یەکێکتر لە ستەم یەکێکتر لە زوڵم یعنی من بەداخەوە وەزارەتی دادیا وەزارەتی پێشمەرگایە ئەو وەزارەتانەی کە ئەکرێنە ئەفزەلێت ئێمە لە پێدانی موچەشا جاری وایە وەکو وەزارەتی شارەوانی بیرم نەبوو ئەو خاڵەش بڵێم منکوبترین وەزارەتین یعنی هەر لە لیستەکە حسابی خانەنشینیشمان بۆ ناکرێت یعنی ڕێزمێ بۆوان یعنی ئێمە هێشتا خانەنشین نین خانەنشین کراوین یعنی ڕۆژێک نەمبینی من لە ماوەی ئەم چەند ساڵەیە جارێ بڵێم وەزارەتەکەی من لە ڕیزبەندی ناوەڕاستیشایە نەگێکەم و وەزارەتی ئێمە لە هەموو دنیاە وەزارەتی حەی پێڵێن زیندوو ئەوە تا ئەم سەرۆکەی تورکیا بە وەزارەتی شارەوانی گرێوی بردەوە ئەوە تا ئەوانەی حاکمەکانی دوبەی بە وەزارەتی شارەوانی خوان ڕاوەشن ئەوروپا و ئەمریکا و دنیا بەڵام مخابن من وەکو خۆم بەڕاستی هەز بە نەقسەکەم کە ئەچمە دەرەوە خەڵگەڵێن فەرمانبەری شارەوانی یعنی ئێمە ڕۆژانە بەرکەوتنمانەیە یعنی داواکەم دووبارە ئەڵێم ئەمەی ئەم پامێکی دڵسۆزانەیە بەڕاستی ئێمە هیچمان کەمتر نییە لەوانەی کە چوونەتە سەنگەرەکانەوە مقاومەتەکەن سەرمالیانە ئێمەش ڕۆژگارێک لێرە بە بێموچەی بە کەموچەی بە پاشەکەوت بە گرانی بە نەبوونی بە کەم بەنزینی هەموو ئەمانەمان کردووە بەڵامیتر لە ئێستاوە ئەوە ئەڵێ کاسی پڕاشتی ماڵە ئەوانش کاسەکان خەریکە پڕەبێ بە ئاشتی بژێڕنەوە بۆ خانەوادەکانمان حاڵەتی کە ئێستا بینین لە 2014 ڕاگیرا و کاتە فەرمانبەران قبوڵیان کرد لە بەروی قەیرانی دارایی بوو کێشە بوو با بڵێن شەڕی داعش بوو ئەگەر ئێستا نزیکەی 7 ساڵە بە سەریاتیە پەڕێت فەرمانبەران قبوڵیان کردووە درێژەدان بە ئەمە جۆرێک لە زوڵم نییە لە فەرمانبەرێکێک کە بە پێی قانونی خزمەتی عێراقیە بێ هەر فەرمانبەرێک ئەو پلە بەرزکردنەوەی 4 ساڵ جارێ بوو هیوادارم ئەمە وەک زوڵم نەبێت ینی چکە ئەگەر بێ بە زوڵم خودزانی قانونی عقوباتی عێراقی هەیە کە ئەم مافەی بە فەرمانبەران ناوە من هیوادارم ئەم پرۆسەیەکی چاکسازی بێت و مافێکە پێشتر بڕاوە بگەڕێتەوە ئێمە ئومێدەمان هەیە و چاوەڕێ باشتریژەکەین نەگەر ئەوە وەزارەتەکەی ئێوە زۆرجار لە کۆتا وەزارەتەکانیش بووچەتان لە کۆتا وەزارەتەکانە وەری ئەگری ئەجا نە مکافە ئەمان هەیە نا هاندانێکمان هەیە هیچمان نێتن هەم ئاشەکەیە ئەویش ئەوە ئەمان نەنی و ئەمانشمان لێ بڕن هەر زڵمێکی کێ لێ داواکاریتان چییە بۆ لایەنی پێویستار کە ئەم مافەتان بۆ بگەڕێتەوە
وڵا داواکارین لێیان ئەم پلە بەرزکردنەوەیە دەست پێ بکرێتەوانێ ئەگەر ئەوانەی کەشمان بۆ بەتەواوەتی حساب نەکەن لە ئێستاوانێ چەندێک کا بڵین کە کراوە ئەگەر دوو جارمان بۆ بکرێ قەیناکە ئەوانی کە ڕۆیشتۆ بڵین نەمانێنەوانێ عفویانەکەن بەڵێم بۆمان بکرێتەوانێ و حەقی خۆمانمان بەنێ ئێستا هەندێک لە وەزارەتەکان پلە بەرزکردنەوەیان هەیە دەستی پێ کردوێتەوە ئەم فەرق و جیاوازە لە نێوان وەزارەتەکانی وەکوەوە کە بە بەردەوامی خزمەتەکەن و بەرکەوتەی ڕاستەوخۆتان لەگەڵ هاوڵاتی هەیە تا چەند بە مافی خۆتان نەزانن کە ئێوەش جیاوازی نەکردن لەگەڵ شوێنەکانی وەکو فەرق زۆر هەیە بەڵام شارەوانی بەڵێن وەزارەتێکی زۆر نازان بەڵام زۆر دواکەوتووە هەرچەند ڕۆژانە ئێمە ئەیبینێت چی پارە لەم خەڵکە وەرەگیرێ لەبەر ئەوەی ئیجازەیەک وەرەگرێ لەبەر ئەوەی ژوورێ دروستەکە لە خانووکەی ماڵەکەی خۆیان ئەم هەموو پارەی وەرەگرێ بەڵام ئێمە هەر زۆر لە دەواوین ئەوە جگەلەوە داهاتیشتان بە وڵات داهاتیشمان هەیە و وەکو وەزارەتەکانی تر نین کە ماڭانە پاداشتێکی مۆزەفەکرێ لای ئێمە ئەوەش نییە ئەو پاداشەشمانە بەڵام ئەوتانێ دەرفیعەکەشمان چۆتە داواکاریتان چییە وەکو لایەنی ئەو وەکو ئامی مۆزەفی هەموو دنیا ئێمەش ساڵانە بەعاشەکانمان شتێک بچێتە سەری چەقیوین لەجێ خۆمانە ئەوە حەوت ساڵە حەوت ساڵە ینی زۆر زۆرە تۆ 200,000 هەمومانە 200,000 ئەفەوتێ زوڵمیش ئەگەر ئەمە زوڵم نەبێ زوڵم هەر نییە بەڕێزان ئەوەی کە بینیتان ڕای فەرمانبەرانی ئەم فەرمانگەیە بوو سەرجەم فەرمانبەرانی تری وەزارەتەکانی دیکە بە تایبەتی وەزارەتە مەدەنیەکان باز لەوەکەن هیوادارین جیاوازی نەکرێت لە نێوان وەزارەتێک بۆ وەزارەتێکی تر لەبەرەوەی هەر وەزارەتێک بێ گرنگ خزمەتکردنی هاوڵاتیە زۆربەی فەرمانبەرانی ئێرە باسییان لەوە کرد بەشێکی زۆری ژیان و تەمەنی خۆیان لە خزمەتکردنی ئەم وەزارەتە داناوە لەبەرەوە داواکار بوون جیاوازی نەکرێت ئێستا ئەمان وەکو فەرمانبەرانی تری وەزارەتەکانی تر یاخۆت بۆکو هەموو وەزارەتانی کە پلەبەرزکردنەوەیان بۆ کراوە و دەستی پێ کردوێتەوە ئەمانش بە حەق و مافی خۆیان نەزانن کە جارێکتر پلەبەرزکردنەوەیان بۆ بکرێت ئەو کاتێک کە قەیرانی دارایی بوو ئەمانیشتانیاندا ژێر ئەو قەیرانی داراییە و قبوڵی ئەویان کرد کە پلەبەرزکردنەوەیان ڕابگیرێت موچیان پاشەکەوت بکرێت لێی ببڕێت تر ئێستا کە قەیران بەرەو نەمانەچێت و داهات بەرز بۆتەوە نرخی نەوت بەرز بۆتەوە ئەمانیش داواکەن وەکو وەزارەتەکانی تر بۆ ئەمانیش ئەو مافۆ ئیمتیازاتانیان بۆ بگەڕێتەوە بەنامەیم جارەی مایکی پەیام کۆتایی هات تا بەرنامەیەک ترتەوەرێکی تر بەخوای گەورتان ئەسپێرم خواتان لەگەڵ